بەداخەوە ئەم خاڵە صیفەتە جوانە کە صیفەتی ئەهلی بەهەشتە لەناو خەڵکیە کەم بۆتەوە کاڵ بۆتەوە لای هەندێک کەس نەماوە لای هەندێک کەس کاڵ بۆتەوە لای هەندێک کەس بەهێز و بەقووەتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الحياء من الإيمان والإيمان في الجنة شرم حياء لإيمان ويا بشيك لبش گرنگەکانی ئیمان ئەوەی ئیماندار بێ ئەبێ بە حەیا و بە شەرم بێت ئەوەشی ئیماندار بێ لە بەهەشتایە کەواتە شەرم و حەیا صیفەتی هەموو کەسێکی ئیماندار و ئەهلی بەهەشتە هەتا خوای گەورە باسی حۆرەکانی بەهەشت دەکات ئەفەرمێ قاصرات الطرف یعنی ئەو خێزانانەی بەهەشت حۆریەکان تەنها چاویان لە پیاوی خۆیانەوەیە چاویان لە پیاوی هیچ کەسێترۆ نییە کەواتە شەرم و حەیا لە بەهەشتیشە وجودی هەیە